لە دوای کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کۆنفرانسێکی پەرەپێدانی بانگەوازی لە شاری سلێمانی بەڕێوە برد کە تێیدا منهەجێکی گشتگیر بۆ پەروەردەکردنی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دانرا و دواتر بۆ تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ڕەوانەکرا کە پێکاتبوو لەوانەکانی تەفسیری قورآنی پیرۆز، بیر و باوەڕی ئیسلامی، فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئادابە ئیسلامیەکان و فقه و شریعەت و ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت. مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامیش وەکو یەکەم مەڵبەندی کۆمەڵ توانی قۆناغی یەکەم تەواو بکات و بڕوانامە پێشکەش بە 200 بەشدار بوو بکات. دەستمان کرد بە خوێندنی ئەو منهەجە ئەو بابەتانەی کەوا ئێمە خینمان لە ماوەی 4 ساڵدا تایبەت بوو بە ئەندامانی خۆمان. ئەو ئەندامانە سوپاسی خوای پەروەردیگار دەکەین و سوپاسی ئەوان دەکەین دواتر بەوەی کەوا بە بوێرانە و بە بەردەوامی لەگەڵمان بوون بۆ ئەوەی کەوا وانە لەگەڵ ئێمەیان خین تاوەکو گەیشتینە ئەوەی کۆتاییمان پێهێنا لەو ساڵدا. ئەوەی ئێستا ئامادە بوونە زیاتر لە 200 قوتابین کە بە بەردەوامی خوێندویانە خۆبەخشانە هاتوون. سوپاسی ئەوانیش دەکەین کەوا بەڕاستی منهەجی پەروەردەییان فەرامۆش نەکردووە و سوپاسی مامۆستایەکانیش دەکەین کەوا بەڕاستی خۆبەخشانە هاتوون دەرسیان گوتوتەوە بە ئەندامانی ئێمە لە نێو بارەگاکانی خۆمان. لای خۆیەوە مامۆستا دلێر گەرمیانی جەخت لە گرنگی خوێندنی وانە شەرعیەکان دەکاتەوە و دەڵێت کۆمەڵی ئیسلامی یەکەم بنەمای کارکردنی پەروەردەکردنی ئەندامانیەتی بە پەروەردەکردنێکی ئیسلامی و موسڵمانانە. بەشێک ڕوکنێک لە منهەجی کۆمەڵی ئیسلامی بریتیە لەوەی کە هەر بابەتێ خەڵکی تیا بەهێز کات ئەبێ پەروەردەکەی لەگەڵا بێت. جائیتر ئەگەر جانبی ئیداری بێت، سیاسی بێت، ئیعلامی بێت، بەشێکە لەو وەزیفەی کە پێغەمبەر وەزیفەی پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم کە بەبێ پەروەردە بەبێ تەزکیە ئینسان ناتوانێت پێ بگات. سیاسی مداربی تووشی پێخلیسکانە بیت، لە ئیشێکە سەرکەوتوی بیت، تووشی غوریر ئەبی لەگەڵ شان بەشانی باقی بەشەکانە تەزکیە ئەبێ لەگەڵ یە بڕات بە تایبەتی علمیش. بۆیە سپاس بۆ خوای پەروەردگار کۆمەڵی ئیسلامی گرنگیەکی باشی داوتانێ قوتابخانە عەبدوڵڵای کوڕی عومەری هەیە، تەماشاکە دارولحەدیث هەیە، سەنتەری ئەمە لە هەموو بوارەکانە ئەوێت ئەم پەروەردە ڕەنگ بدات چونکە پەروەردە نەبوو بەرنامەکە لە گیان تا ڕەنگ ناداتوو. مامۆستایان و بەشدار بوانیش خولی پەروەردەی کۆمەڵی ئیسلامی بەرز دەنرخێن و لەگەڵ بەردەوامی ئەم جۆرە منهەج و وانانن بۆ ئەندامان. وەکو ئەنجومەنی دوی خوشکان توانیمان بەشداری لە خولی منهەجی بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سێ کۆمەڵی ئیسلامی بکەین. ئەلحەمدوللیلا بابەتە شەرعیەکان زۆر سوودمان لێ بینیوە وەکو فقهی ئیسلامی و عەقیدە و سیرە. بێگومان وانەکان زۆر سوودیان هەیە بۆ خوشکان و برایان بە تایبەتی خوشکان. خولەکە خۆی لە خۆیدا بەڕاستی گرنجێکی تایبەتی هەیە لەبەرەوەی هەم لایەنی عەقیدەی تێدا و بیر و باوەڕ، هەم لایەنی قورئان و هەروەها چۆنێتی حفزەکەی و هەروەها ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، فەرمودەی ئەربعینەی نەوەوی و هەروەها ئادابیش و ئەو خولانە بەڕاستی وەکو منهەجێک ئەلحەمدوللیلا دەستمان پێکردیا و بەردەوامیش دەبین لەسەر. کۆمەڵی ئیسلامی هەل لە سەرەتای دامەزراندنیەوە وەکو حیزبێکی ئیسلامی کاریگەر لە هەریمی کوردستان کاری کردووە بۆ پەروەردەکردنی کۆمەلگا لە ڕێگای چەندین ڕێکخرا و دام و دەستگای ناحکومی، نمونەش وەکو دەستگای نووری حکمە و خانەی فرموودە و سۆمای چاوان و چەندین ئۆرگانی تری تایبەت بە خوشکان و برایان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.